ئەو سەحابە بەڕێزانە پەروەردەی لای ئەم پێغەمبەرە نازدارە بوون و دڵیان بە خۆشەویستی خوا زیندوو بوو، دڵیان لەگەڵ ئەم قورئانەیە زۆر بە شێوەیەکی ڕاست و ڕەوان و زیندوانە ڕەفتاریانە کرد. ئەدوت هەر یەکێکیان ئەدوو دەم قورئانە بۆ ئەوە هاتۆتە خوار، هەڵەی قیامەت بەس بۆ ئەو دانراوە. نافع لە ئیبن عومەرەوە ڕەزای خوای لێ بە ئەجێڕێتەوە کە ئەمە بەهێزترین سەنەدی ڕیوایەتە. ئەفەرمێ ابن عمر قرآن خوێند کە گەیشتە ئەو ئاەتەی سوورەتی حەدید کە ئەفەرمێ ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشەع قلوبهم ئەلەم یەئنی کە گەیشتە ئەو ئاەتەی ئەفەرمێ ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشەع قلوبهم لذکر الله، مەگەر کاتی ئەوە نەهاتوو ئەو کەسانەی کە ئیماندارن و باوەڕیان هێناوە دڵیان ڕاچەنێ ملکەج ببێ جۆڕایەڵ ببێ بۆ یادی خوای پەروەردگار. ئیبن عومەر ئەوەندە گریا هەتا وەکو ئەو کەسانەی لە دەوروبەریشی بوون هەمویان لە تاو گریان دوای هەستا. ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشەع قلوبهم لذکر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم. مەگەر کاتی ئەوە نەهاتوو بۆ مسلمانان کە دڵیان ڕاچەنێ ڕاچ لە چێ؟ لە خۆشەویستی خوا، لە یادی خوا، وما نزل من الحق، دڵیان هۆشێکی بێتەوە بەرامبەر بەو حەقەی کە لە لای خوای پەروەردگارەوە هاتۆتە خوارەوە. ئەلەم یەئنی للذین ئامنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم. مەگەر ناشێ دڵیان ڕاچەنێ بە یادی خوا بۆ ئەوەی وەکو ئەو کەسانیان لێ نەیە کە پێشتر کتابی ئاسمانیان بۆ هاتبوو بەڵام دڵیان ڕق بوو، بە زۆر دوورکەوتنەوەیان لە پەیامی خوایی و باوەشکردنیان بە دنیایە، هەوڵدانیان بۆ حەز و ئارەزوەکانیان وای لێکردن دڵیان ئاوا ڕق ببێ و خۆشەویستی خوایتیان نەمێن. سالمی کوڕی عەبدوڵڵا ژێڕێتەوە فەرمێ ئیبن عومەر کە ئەو ئاەتەی خوێند وئین توبدوا ما فی ئەنفوسکم ئەو تخفوه یحاسبکم به الله زۆر گریە، فرمێسکی ڕشت. باسەکان بۆ ئیبن عەباس جێڕایەوە ڕەزای خوای لێ بێ کە هەر سەحابەیە وەکو ئەو فەرمووی یەرحەم الله ئەبا عەبدڕەحمان لقد صنع كما صنع أصحاب رسول الله صلى الله عليه وسلم حين أنزلت. فرموي رحمتي خوال أبو عبد الرحمن يعني لابن عمر هل أوي كردوك يا وراني بيغمبري نازار عليه الصلاة والسلام كرديان كاتك أو آياتها تخوار شو آياتك دعاء وفرمي لها ما كسبت وعليها ما اكتسبت. زور الصحابة كان قريان كآياتك تخوار.